بنرانێ نارتی سلااوان لێبێوم کاتتان باش. تەوەریە مفتەیە بەرنامەی تەواوناتەبات تایبەت دەبێت بە قسەکردن لەسەر پرسی ئازادەکانی تاکو و قسەکردن لەسەر سووتانی پەیکەری خۆشەویستی لە پارکی ئازادی لە شاری سلێمانی. وتیایە پرسین ماچکردنی کچ و کوڕێک لە پارکی ئازادی یان سووتانی پەیکەری خۆشەویستی لەو پارکە کامیان هەڕەشەیە بۆ سەر ئازادی گشتیەکان؟ ئایا ماچکردنی کچ و کوڕێک لەو پارکە سوکایەتیە بەدابوونەریت و بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام یان دەچێتە چوارچێوەی ئازادی گشتیەکانەوە؟ لە نێوان پرسی سووتانی پەیکەرێکدا و ماچکردنی کوڕ و کچێکدا دەبێت داواکاری گشتی لەسەر کام پرسیان بێتە دەنگ و کامیان هەڕەشەیە بۆ سەر ئادابی گشتی؟ لە کاردانەوەی سووتانی پەیکەرێکدا ماچکردنی دوو کەس لە شوێنێکی گشتیدا تاوانە یان دانانی ئەو ماچە بە تاوان سوکاتێ بە مافۆ ئازادی گشتیەکان؟ بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و قسەکردن لەسەرم تەوەرە میوانداریەک لە بەڕێزان بار منزیر هەڵسوڕاوی زودنەوەی ژنان و هەروە سۆران عومەر کاندیدی دەرچووی خولی چوارمی پەرلەمانی کوردستانمان کردو بە خێربێن بۆ بەرنامەی تەواوناتەبە. کاک سۆران لەو پرسیارەوە دەست پێ بکەین. ماچکردنی کچ و کوڕێک لە شوێنێکی گشتیەوە بڵاوکردنی وێنەکەی تاوانە ئەم هەڵایی بۆ لەسەر دروستکرا؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە من پێش ئەو حەدەس و وێنە قساکەم کە شکاندنی کێلی گۆڕی شاعیری کورد شێرکۆبێکەس پاشان بەدوایە سووتاندنی پەیکەرێک لە پارکی ئازادی کە من بۆ خۆی تا نەسووتان نەمزانی بوو پەیکەرێکی وا هەیە و ڕەنگە کۆمەڵگەی کوردیش زۆرینە ئەوەی نەچوو بێتە ئەو شوێنە زۆر بە ئاگا نەبوو بێ لەو پەیکەرە. ئەوەی دەیبینم لەو پەیکەرە لەوێ کە دروست کراوە دواتر ئەوانەی کە شارەزاییان هەیە و ئەوەی کە دروستی کردو باسی لەوە کرد ئەم پەیکەرە لە مادەیەک دروست کراوە ئەتوانرێ بسووتێنرێ. یعنی بۆیە من پێم وایە ئەوەی کە ئەم کارەی کردووە دەبێت دەستگا ئەمنیەکان پێش وەخت قسە لەسەرەوە بکەن چێ ئەمەی کردووە و چۆن لە بەرچاوی ئەم دەستگا ئەمنیانە لە پارکێکی گشتی لە شوێنێکی گشتی گوڵکۆی شاعیرێک یاخود پەیکەرێک جا ئەو پەیکەرە هەرچیەک بێ ئەوەی بەسەردەهێنرێ. من پێم وایە لە پشتی ئەم حەدەسەوە ئامانج دروستکردنی غەوغایەکی سیاسی و بەلبەلەیەکی کۆمەڵایەتیە. ئامانج لی تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی ناو کۆمەلگای کوردیە و دروستکردنی سەر لە نوێ سەر هەڵدانەوەی جەنگێکی ئەوداوانە ئەو دوو ڕووداوی کە باس کرد ڕووداوێک بوون لە ئاستی گشتی کۆمەلگای ئیدانەکران، بەڵام ئەوەی کە زۆرتر جێگەمشت و مڕە مەسلەی ماچکردنی کچ و کوڕێکە لە پارکی ئازادی و بڵاوکردنەوەی وێنەکەیە. پرسیارەکەی من لەسەر ئەوە بوو ئایا ئەمە تاوانیان کردووە دوو کەس لەوێ ماچیەکیان کردو بڵاویان کردوێتەوە؟ بەڵێ طبعاً بەدوای ئەمە یەکێک لەوانەی کە ئیدانەی ئەم سووتانەی کردووە وەکو جۆرێک لە دەربڕینی ناڕەزایەتی ئەو گەنجە کوردە و ئەو کچە ئەوروپیان کە لەوێ ماچی یەکیان کردووە وێنەکەیان بڵاو کردوێتەوە. من لێرە ڕێی نادەم لەوەی کە ئەمە چ جۆرە کردارێکە، چکە نەدادوەرم و نەمفتیشم و نە ئەمەش ئەوەندە کارە ساتێکی گەورەیە کۆمەلگای لەسەر ڕابگیرێ و هەڵای گەورەی لەسەر دروست بکرێ و مەسائیلی گەورەی پشتی ئەمانە قسەی لێ نەکرێ. واتە من پێم وایە قسەکردن لە قەزیەیەکی وێنەیەک ئەوەندە گەورە نییە. بەڵام مەسەلەیەکە بەڵێ داواکاری گشتی لەسەر یاتوتە دەنگ و دۆسی لەسەر کردوەوە لە کاتێکا ڕخنەوە گیرێ داواکاری گشتی لەسەر کۆمەڵک دۆسی تر کە گرنگترن لەوە نهاتوتە دەنگ. ئەگەر داواکاری گشتی لەم دۆسیە بێتە دەنگ من پێم وایە گومانی ئەوەی کە ئەمە بە مەبەستێکی تر کراوە، مەبەست ئەوە نییە خەڵکێک ڕقی لە خۆشەویستیە، مەبەست ئەوە نییە خەڵکێک ڕقی لە شاعیرێکە، مەبەست ئەوەیە کە فەوزایەکی گەورە دروست بکرێت پێکدادانێک لە ناو کۆمەلگەی کوردی پێکدادانێکی کۆمەڵایەتی و ئایدۆلۆژی دروست. بەڵام کاک سۆران ینی پاساوەکەی داواکاری گشتیەوەی کە دژی ئادابی گشتیە جەنابەت پەرلەمانتاری خولی داهاتووی پەرلەمانی کوردستان بێ خولی چوارەم لەسەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕوانگەی فراکسیۆنەکەی ئێوە لە داهاتووە لە پەرلەمان و لە ڕوانگەی حیزبەکەتەوە ئایا ئەمە کردەوەیە کە ناکۆکە لەگەڵ بنەماکانی ئاینی ئیسلام و دژی دابی گشتیە؟ بەڵێ سەرەتا داواکاری گشتی دەبێت لە کوشتنی ژنان و خوێن ڕشتنیان و هەتکردنی حورمەتیان بێتە جواب. ئەگەر نا لە ڕوانگەی ئێوە ئەمە چۆنە بێنن؟ 1000 دۆسیەی زۆر لەوە گەورەتر هەیە کە پێیوەست بە ئازادی، پێیوەست بە حورمەتی ئینسان، پێیوەست بە ژیانی ئینسان داواکاری گشتی لی نایەتەدی. ئەگەر تەماشای ئەمە بکەین تۆ ئەتەوێ بڵێ ئەم وێنەیە چییە؟ من پێم وایە شاری سلێمانی لەوە ئازادی شخصی زۆر زیاترتیایە کە دوان یەک ماچکەن سەدان ماج لەو شوێنە کراوە بەڵام وێنەی نەگیراوە و بە بەرچاوی خەڵکیشەوە خەڵک لەسەر شەقامەکان مەشروع بەخوا کە ئەمە لادانە لە ئادابی گشتی. ئاسایش پێمانەڵێ 400 ماڵ هەیە بۆ کاری لەشفرۆشی کەواتە ئەم شاری سلێمانیە معڕەزەکە
زۆر لەم شتانە بەڵام من پێم وایە دەربڕینی خۆشەویستی دەربڕینی خۆشەویستی پرسیارەکەم بە دیاریکراوی بکەم من پێم وانییە ماچکردنێک بۆ سەر میدیا بۆ وێنەگرتنی لە ناو کۆمەڵگەی کوردی دەربڕینی خۆشەویستی ئەوەی کەواتە چییە؟ جۆرێکە لە ناڕەزایەتی بەو جۆرە دەری بڕیوە جا من چەندێ پێم قوبوڵ نییە من پێم وایە دەکرا شێوازی جوانتر بگیرێتە بەرکە لە سلوکی کۆمەڵایەتی ئێمە لە دابوونەریتی کۆمەڵایەتی ئێمە جێی ببێتەوە لە ڕوانگەی ئێوەوە بەڵێ تو ئەندامی کۆمەڵی ئیسلامی کوردستانی و پەرلەمانتاری لەسەر لیستی و حیزبە بەڵێ ئەوەی کە کرا دژی ئادابی گشتیانە بەڵێ دژی ئادابی گشتیە بەڵێ دژی ئادابی گشتیە چونکە ئێمە ئەزانین ئەوانەی کە مەحرەمن ماچکردن لە نێوانیانە دروستە و جائزیشە لە ناو کۆمەڵگەی کوردیش ئاساییە پیاوەکان یەکتری ماچەکەن بەڵام کچ و کوڕەکانیش یەکتری ماچەکەن بەڵام وێنەی نەگیراوە و بڵاو بکرێتەوە تا گەورە بکرێت ڕەنگە شتێکی ئەوەندەسیژ نەبێت ئەمەی کە کراوە ناکۆکە لەگەڵ بنەماکانی ئیسلام بەو جۆرە ناکۆک نییە تا بڵێن کارە ساتە کوشتنی ناکۆکیان ناکۆک نییە ناکۆکە لەگەڵ ئادابی گشتیە ئادابی گشتی ڕەنگە پێناسەی زۆر بێ یەکێک لەوانە ئەوەیە کە مراعاتی شعوری خەڵکی تر ناکەن ئەگەر هەدەف لێی خۆشەویستی بێ من پێم وانییە لە بەرچاوی خەڵک ماچی یەکێ بکەی پێڵی خۆشەویستی بەڵێ کاک سۆران لە ڕوانگەی ئەوە ئەو وێنەیە ئەو حاڵتە چۆنە من حەزەکەم لە سەرەتاوە ئیشارە بە یەکشت بکەم پێشم وایە لەم کۆتاییانەیە ئەنی با بڵێن لە دوای هەڵبژاردننی کوردستانەوە زۆر قسەکان چووە سەر زۆر مەسائل لەسەر ئەو یاسانەی کە ئەو پەرلەمانە تازانەی کە ئەیانە بیبەنە پەرلەمانی کوردستانەوە سابتی ئیسلامیەکان مناقەشەکردن لەسەر مەسەلەی فرەژنین مناقەشەکردن لەسەر ئەو یاسانی کە لە پەرلەمانی کوردستانە قەرارە قسەی لەسەر بکرێ و بڕیاری لەسەر بدرێت من پێم وایە لە دوای هەڵبژاردنەوە جەوێکی کۆنەپەرستانە لە کوردستانە سەری هەڵاوە ئەوەی کە قسەی لەسەرەکرێت ئەوەی جارێکی تر فرەژنی ئێنەوە بەسەر بەدەم و چاوی ژنانە بە جۆرە گەتوانین بڵین کۆنەپەرستی باڵێکێشاوەتەوە بەسەر کوردستانە زۆر لە پەرلەمانتارەکان پێش ئەوەی هەڵبژاردن ببێ و دوای ئەوەی هەڵبژاردن ببێ بە تەواتی پێیانەوە دیار بوو کە بۆ نمونە ئەوەی لەوانەیە خەڵکێک چاڕوانی لێکردن لە دوای ئەوەی کە بچێت لە پەرلەمانە ئایا هیوای منیان هیوای ژنانی لە کوردستانان خەڵکێکی مەدەنیە لە کوردستانایان نییە ئەم جەوە ئەتوانین بڵێن ئەمەی تریش ئەم ڕووداوانە بتوانین ڕەبتی کەینەوە بەمەی کە ڕوویدا بەهاکانی کێ هۆکارە بۆی کە ئێستا باسی ئەوە لە کۆمەڵگەی کوردیەکە باسیەکەی ئەوەی بۆت باسەکەم ئێمە باز لە بەها ئەکەین پەیکەری خۆشەویستی گۆڕی شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس ئەمانە بەهاکانی خەڵکی کوردستانن بە بڕای من خەڵکانێک زۆر نیگەرانن لەوەی کە شاعیرێکی ناسرا و شاعیرێکە شعرەکانی بۆ خەڵک گرنگە مێژوێکی گرنگە بۆ خەڵک بەڵێ کەس لە ئاستێکی گشتی ئیدانەکرا بەڵێ بەڵام بە بڕوای من بە بڕوای من پرسیارێکی دیاری بەڵێ بەس لە ڕوانگەی ئێوەوە بەڵێ ئەتوانم ئەوەش کردانی ڕووکچێک بۆی لە چوارچەوەی تەوری بەرنامە لە ڕوانگەی ئەوە چۆن ئەو ڕوودا چۆن بینن بەڵێ من بەس یەک ئیشارەی تر بەوە بەم کە خێزانی شێرکۆبێکە زە بێ بڕادە ئەواقعیتکە بەڵام لە کاتێکا مەسلەی ماچەگێتە پێشەوە ئەبێ داواکاری گشتی هەرێن قسە لەسەر دژی ئادابی گشتی ئەو کاکسۆرانەڵێ بەڵێ دژی ئادابی کێڵ ئەزانم خۆ زۆربەی ڕەوتە ئیسلامیەکان لەن دژی ئادابی گشتیە بەس من پێتەڵم نەخێر دژی ئادابی گشتینە لەبەرەوەی تۆ ناتوانانی تەعمیمی هیچ شتێک بەسەر هەموو خەڵکێکا بکەی کۆمەلگای کوردستان جیاواز نیە لە کۆمەلگاکانی تری دنیا فکری جیاوازی تایە ئاینی جیاوازی تایە خەڵکی جیاوازی تایە بیر و بۆچوونی جیاوازی تایە تۆ ناتوانیت بیت هەرچی شتێک کە خۆت پێت خۆشە من پێم وایە زیاتر ئەوەی کە باسی لەمە کردو ڕەوتە ئیسلامیەکانن کە بەمە قەڵسن بەمە نیگەرانن ماچی کچووکڕێکیان هێناوە کردیانەتە مۆزۆ کە بچووکترین مۆزۆی کوردستانە ئەوەی کە ئەمە ڕوویدا ئەوانی نیگەران کردووە ئەگەنا قەزەکە زۆر لەوە گەورەترە حق و ماف و ڕای دەربڕینی ئینسانەکان لەژێر پرسیارایە ئەوەی کە تۆ پەیکەرێک دروستکە یەکێک لە کادرانی بزوتنەوەی ئیسلامی باز لەوە کاتکە ئەم پەیکەرە نەبوو دروست کرێت لە بەرەوی خۆشەویستیە لە کاتێکا خەڵکێک نیگەرانە لەوەی کە پەیکەرێک بە ناوی خۆشەویستی لە ناو شاری ئیسلامانیە ئەسووتێن ئەوەی کە دەوترێت دژی ئادابی گشتیە لەبەرەوە ناکۆکە لەگەڵ بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام کاکسۆرانی شاماژی ئەمە ڕەوتە ئیسلامیەکان ئاینی سەدا زیاتر لە سەدانەوەی خەڵکی کوردستان بۆ باسەکەم من پێت ئەڵم خەڵکی مسلمان لەگەڵ ڕەوتی ئیسلامی و بزوتنەوە ئیسلامیەکانە جیایکەرەوە و پێشم وایە ڕەوتە ئیسلامیەکان ڕەوتەکان خۆشەویست نین و حیزب ئیسلامیەکان ئەگەر خۆشەویست بناوە پەرلەمانی کوردستان ئێسامی هەموو ئەوانەی کە دەرپچوونە ئیسلامیەکان بوونە من بە پێچەوانەوە ئەیبینم خەڵکی کوردستان ئەوەشی کە مسلمانە لەگەڵ ئەو مەسلەی ئیرهاب و سووتان و کێل و مەی دەرهێنان لە قەبر و ئەمانەیان نییە
خەڵکی کوردستان ئەوەشی کە نوێژەکە ئەوەشی کە مسلمانە لەگەڵ ڕەوتە ئیسلامیەکانە بیرروبۆچوونی نایەتەوە نوێژی خۆشەکات ئیتاعەتی خۆشەکات خۆپەرستی خۆشەکات ئەشتێت بۆ سەیران ئەگەر ڕەوتە ئیسلامیەکان بەدەستیان بێ سەیتەرەدانن لەو شوێنانێک کە خەڵگەچن بۆ سەیران لە ڕۆژەکانی جمعە باز لە نەورۆزەکان و کوڕێک لە شوێنێکی گشتیە باوەش بێکا بکەن و بە هیچ لە دژی نەریت و ئادابی گشتی نیە لە بەری دوو ئینسانن ڕای خۆیان ئاوا دەرەبڕن بە جۆرێک ئاعترازێکە لە ناو خەڵکی کوردستانە بۆ بێ ئەمە دەربڕێنن هەڕەزایەت بۆ ئەبێت ئەمە لە دژی هیچ من بەلای منەوە من بەلای منەوە بە هاو نەریتی ئەمە دژی ئادابی گشتیان پرسیارەکە ڕوبڕووی کاک سۆرانێکە بۆ کاک سۆران لە کاتێکە بارخەنەڵێ ئازادی تاکە لەکوێوە تۆڵی ئەمانە دژی ئادابی گشتیە بەڵێ من هەندێک ملاحەزەمەیە لە سەر قسەکانی بەهارخان بەو مطلقی قسەکردنەی کە باسی کرد بەڕاستیەوە قسەکردنی علمی نییە ئەڵێگە ڕەوتە ئیسلامیەکان پێیان بکرێت سەیتەڕەدانن نایڵن بچن بۆ سەیران نازانمەمی لەکوێ هێناوە هەمومانەچین بۆ سەیران و لە سەیرانیشین لەگەڵ خۆشی خەڵکین لەگەڵ هەموو ئازادیە شخصیەکانی خەڵکین لەگەڵ پێوەەر و بەها بەرزەکانی ئینسانین و ڕۆژێ لە ڕۆژان نازانم سەیتەرە لەکوێ دانرابێت کە نەهێڵین خەڵک بچێ بۆ سەیرانە من پێسەیرە ئاینی جیاواز لە ناو کۆمەڵگەی کوردی هەیە بەڵێ ڕاستە بەڵام لە 1995 ئەم کۆمەڵگەی وەک بەهارخانی شەڵێ بەڵێ موسڵمانن ڕاستە خەڵکی تریژ هەیە دیانی تریژ هەیە هەمووی بە پێی پێوەری خۆی ڕێزی لە ئەگیرە و ناکرێت کەمینەیەک بێت حکم بەسەر هەموو ئەم کۆمەڵگایە بکە لەبەرەوەی ئەو پێی خۆشە لەسەر جادەی عام ماچی یەکێ بکە خەڵک بڵێ بەڵێ باشە تۆ ئازادی ئەوە شوێنی خۆی تەنیا ڕەوتە ئیسلامیەکان دژیە من خەڵکی ڕەوتە ئیسلامیەکان کۆمەڵی ئیسلامی و یەگرتووی ئیسلامی کەمترین قسەمان لەم مەوزوعە کردووە و ئیدانەمان کردووە خودی کارەکەمان ئیدانە کردووە بەڵام ڕسمێک کە گیراوە و ئینکراوە پێمان وانییە کارە ساتێکی ئەوەندە گەورە کەمترین قسەمان لەسەر کردووە ئەسڵەن هەڵامان لەسەر نەکردووە لە سەرەتای پرسیاری جەنابیشتا باسم لەوە کرۆ شتێکی ئەوەندە گرنگ نیە ئەسڵەن داواکاری گشتی بەم جۆرە لێ بێتەدا 1000 داوا هەیە 1001ەمیان ئەمەیە ئەگەر بێت پێی وابێکە ئەمە لە ئادابی گشتی لای داوە شتێکی زۆر زادەیە وەکو وایە کاڵە جگەرە کێشان قەدەغەیە غەرامەکەی 10,000 یەکێک جگەرە ئاخوا لەبەرەوە پێم سەیرە کە بەهارخان باز لەوە کا جێوێکی کۆنەپەرستی زاڵە بێتەوە بەعکسەوە ئەبێ هەمومان بە ئاگابین لە سیناریوەکانی ئەم دەسەڵاتی کە ئەیەوێ شەڕی ئایدۆلۆژی لەم کۆمەڵگایە هەبێ کام کۆمەڵگایە ینی بەشی ئەوەی پێوە نەماوە شەڕی ئایدۆلۆژی جارێکی بەڵامەوە تۆمەتبارەکرێن بۆی کە تانەوەم جوی کۆنەپەرستانە لە کۆمەڵگای زاڵکن ئەمە بڕیارێکی موسبقە و من بەوان ناڵم کۆنەپەرست و ڕەجعی ئەویش ناتوانێت ماف بەخۆی بدات بە ئیسلامیەکان بە مطلقی بڵێ ئەمانە کۆنەپەرستن ئێمە نوێ خوازین و ئازادی خوازین باوەڕیشمان بە ئازادیە تاکەکان لەم جۆرەیە ئازادی بیر و باوەڕ ئازادبوونی ئینسان نەکۆی لەبوونی ئازادی ڕادەربڕین و ئازادی تەنەقولی لەکوێ پێی خۆشە بژی و بڕوە و ئەمانی هەبێ لەوەی کە لە کۆی ئازادی بیر و باوەڕ و بیر و ڕای و ئازادبوونیە ئەمان هەبێ بۆ پارێزگاری هەبێ لە دەربڕینی بیر و ڕاکە ئێمە باوەڕمان بەم جۆرە لە ئازادی ئینسانەکان هەیە ئێمە ئازادی لە ماچان نابینی ئەوان بەڵێ بەس من هیچ زۆر نمونە هەیە هیچ کاتێک ئیسلامیەکان لە شوێنەکە دەسەڵاتیان گرت بێت بەدەستەوە لە ئەفغانستانە لە میسرە لە سعودی عەرەبیە لە جمهوری ئیسلامی ئەمانە هەموو نمونەی زۆر باشن لە بەردەستی ئێمە کاتێکیش باز لەوە دەکرێت لەن ئەمانە بۆ نمونە حکوومەتی ئیسلامین ئەی لەسەر چ بنەمایە ئەمانە دروست بن ئەم حکوومەتانە و دوای ئەوە لەو وڵاتانەیە قەتڵ و عام ملپەڕینی خەڵک بە خەنجەر کردنە ژوورەوەی ماڵەوەی ژنان هەمووی ڕەبتی بەیەکەوە هەیە هەمووی ڕەبتی بەیەکەوە هەیە ئەوەی لە میسر و ئەدات لێرە کاردانەوەکەی بینێ پەیوەندی ئەگەر بۆ نمونە باس لەو حیزبانە بکەی هەمووی ڕەبتی بەیەکەوە هەیە تۆ ناتوانانی جای بکەیتەوە بڵێ ڕەوتە ئیسلامیەکان لە میسر لەگەڵ ئێرایان لە ئێران و لە شوێنەکانی ترەوە ڕەبتی بە ئێرەوە نیە هەمووی ڕەبتی بەیەکەوە هەیە ئەوەی کە لە خوڕماڵ و هەڵەبجەوانە ڕوویدا ڕەوتی ئیسلامی نەبوو بزتنەوەی ئیسلامی نەبوو قاقای پێکەنینان مەمنوع کرد سابوونێک کە ڕسمی ژنی لەسەر وایە لەلایەن ئەبرد ژنێ توانی بێتە دەرەوە بە ئارەزی خۆی بۆی نەبوو ڕیشی بتاشێت ئەمانە نمونە لە بەردەسمانەکە ئیسلامی سیاسی جیاوازە لە خەڵکێک کە پێ ئەوترێت مسلمان و من پێشم وانە بڵێن لە 1995 خەڵکی کوردستان هەمووی مسلمانە وەکو باسم کرد مەسیحیتە کاکەیتە یەزیدیە خەڵکی بێدینی تایە خەڵکو ئەفکاری جیاوازی تیا تۆ ناتوانانی تەعمیمیکەی بەسەر هەموو خەڵکێکە کە لە هەویەکان نووسرا بێت مسلمان ئازادی تاک لەوەتەی ڕەوتی بەڵێ پرسیارەکەم بکەم بارخان
ئازادی تاگلاری کوردستان لەژێر هەڕەشایە و هەڕەشەکەش هێزە ئیسلامیەکانن بە دەرەجەیەکی زۆر هێزە ئیسلامیەکانن لەوەتەی هێزە ئیسلامیەکان لە کوردستانە سەریان هەڵداوە لە سەرەتای نەوەتەکانەوە بە تێزاب ئەیان ڕژ بە قاچی ژنانە لە بەروی ژنان بکەنە کونی ماڵە و لە بەروی ژنان بە زۆر حجاب بکەن کە ئێمە خۆمان لەو کاتانەشە ئیشمانە کرد لە سلێمانی و لە کوردستان و خەڵکی شاهیدا. وەڵامی ئێوە طبعاً لە هەرێمی کوردستان ئەوەی کە دەنگی داوە بە کەمەنەتەوایەتیەکان بە تەزویرەکانی پارتیشەوە کە حەو کورسی هێناوە لە ناو کەمەنەتەوایەتیەکان 24,000 کەسە لە ملیۆنێک و 950,000 کەس کە دەنگی داوە. بەهارخان ئەگەر تەمسیلی ئەوەکە کە کۆمەلگای کوردی هەمووی کەمەنەتەوایەتیەکانە 24,000 بە تەزویرەکانی پارتیەوە. ئەمە یەک دوو بێ باوەڕەکانیش ئەوانەی کە بێ باوەڕن کۆمەنیستی کرێکاری کە ڕوتێکی ئەلمانی ئیلحادین بە هەرخان کە لەو ڕوانگە فکریەوە قساکە بۆی هەموو بینەرانی بزانن من چۆن لە ڕوانگەیەکی ئیسلامیانەوە دیدی خۆمەڕم ئەوش لە ڕوانگەیەکی چەپیەوەیە. ئەوانیش زۆر کەمینەن ئەی ناکرێت بە ئێمە بڵێ ئێمە مەحبوب نین کە ئێستا ئیسلامیەکان 17 کورسی پەرلەمانمان لەم غەوغا سیاسیە لەم تەزویر و زۆر و فێڵ و تەڵەکەی ئەم دەسەڵاتە هێناوە پێمان بڵێ بۆ خۆی و تەسەورەکەی خۆی و نموزەجەکەی خۆی چی هێناوە لە 0.0 لە انتخاباتەکانی پێشوا هێناوە. ئەمە دوو ئەوەی کە ئەڵێ لە میسر ئەوەی کە لە میسر هەڕەشەن بۆ سەر ئازادی ئێمە پارێزەری ئازادین ئێمە دژی هەڕەشەین بۆ سەر ئازادی ئینسانەکە. ئەوە هەڕەشەیە کە ژنە کوژێت، ئەوە هەڕەشەیە کە ئینسان تیرۆرەکە، ئەوە هەڕەشەیە کە زیندانی نهێنی هەیە، ئەوە هەڕەشەیە کە چەک و میلیشیای هەیە. ئەڵێ ئێوە قەڵای پێکەنینتان مەمنوع کردووە. یەک کەسم بۆ بێنێ ڕسمیژنتان لەسەر سابوون مەمنوع کردووە. یەک کەس بەهارخان یەک کەس بێنێتە سەر ئەم تەلەڤیزیۆنەی NRT بە حەقیقی بیسەلمێنێ لەسەر پێکەنین ئیسلامیەکان سزایان داوە. ئەوەی کە ڕسمی سابوونەکەی لێ کردەوە سیخوڕی لایەنێکی سیاسی بوو بۆ ناشرینکردنی ڕەوتی ئیسلامی. ئەمە یەک. دوو ئەوەی کە ئەڵێ خەڵکمان سزاداوە ڕیشی نینکە ئەوە خەڵکی خورماڵ و هەڵەبجە لە ئەفغانستان نیە بۆمان تحقیق نەبێ بەیانی کامێرەکەی تۆ بچۆ بڵێ خەڵکی هەڵەبجە و خورماڵ کە ئیسلامیەکان لێرە بوون باشە ئازادی ئێوە و ژیانی ئێوە چۆن بوو تۆ بیدوێنە وەکو سەحەفیەکی ئازاد بێ منەتین یەک کەس بێت بەیانی لە داواکاری گشتی لە دادگا داوا قەیدکە بڵێ بزوتنەوەی ئیسلامی کە لە هەڵەبجە و خورماڵ حاکم بووە باسی نموزەجی ناشرین ناکەم کە لە هەموو لایەک هەیە لە ئینسانەکان هەیە تەسەڕوفی نالایق هەیە ئەمە ئەفغان و هیچ شوێنێکیش لەسەر ئێمە مەحسوب نیە ئەمە نەتەمسیلی ئەفغانەکەین ئێمە تەمسیلی بێبنەمان بەڵێ تۆمەتی بێبنەمان بۆ نمونە ئەوەی کاڵێ لە میسر ڕووەدا ئەوەی لە میسر ڕووەدا کوشتنی ئینسانی ئازادی خوازە کە بە دەنگی جەماوەراتوەتە پێشەوە حیفە بەهارخان کە داکۆکی لە ئینسانەکە بێت کوشتنی هەزاران ئینسان بە زەبەرەوەی موسڵمانن بخاتە ئەولا بڵێ ئیسلامیەکان کارەساتیان دروست کردووە لەکوێ ئیسلامیەکان ویستویانە بە سلمی بێنە پێشەوە بە چەک و بە دەبابە و بە زەبروزەنگ و تونند و تیژیدا نەگیراون تۆ بۆ باسیەوە ناکەی کە کێمان هەیە لە مزگەوتەکانە نەگیرابێت چ مامۆستایەکمان هەیە شکنجە نەدرابێت چ مامۆستایەکمان هەیە سنووردار نەکرابێت لەوەی نابێوا بڵێ نابێ ئاوا بڵێ ئەوان ڕەوتی کۆمۆنیست چیان بەرامبەر کراوە ئێمە ڕەوتی ئیسلامی ژۆمان بەرامبەر کراوە بەڵام جیاوازی ئایدۆلۆژی نابێ ئەو حاڵەتە ئینسانیە بخاتە ئەو لاوە کە من لەگەڵ ئەو هاوڕام لە بێڕێزی بە ئینسان کراوە بێمافی بە ئینسان کراوە بە ناوی باشە من ستالین و تۆ وەکو یەک حساب بکەم من شیوعیەکانی مۆسکۆ ئەو کارەساتەی کە شیوعیت بە 7 ساڵ هێنای لە مۆسکۆیە بیخەمە سەر حزبی شیوعی و کۆمۆنیستی کرێکاری لێرە ئەو بێ ئینسافیە تۆ بڵێ وەڵا هەمووی وەک یەکە و جیان ناکرێتەوە قسەی علمی نیە بەڕاستی قسەی علمی ئەتوانم بڵێم وەگیەک وایە کاک سۆران خۆی یەکێکە لە ئەندامی پەرلەمان کە لەم پەرلەمانە تازەی کوردستاندا دائنیشێت وایە یەکێک لە قسەکان و یەکێک لە پەیامەکانیەوەی کە ئەڵەی تۆ من خۆم خوێنمەوە من دیفاعکەرە بم لەوەی هەر کەسێک لە بەرامبەر یاسا قەدەغەکردنی فرەژنی بوەسێتەوە بۆ من ئەمە ئەی بووناشرینە ئەوەی کە تۆی ئەو یاسایی کە تۆی بێتە پەرلەمانی کوردستانەوە پلە دوی ژنە ئەو یاسایی کە تۆی بێتە کوردستانەوە دووسێ ژن لە ماڵێکە دووسێ ژن بە تێڕوانینی من وایە بە تێڕوانی من ئەگەر بهێڵێ من قسە ئەەکەم ئەگەر بهێڵێت من حەزەکەم خەڵک گوێ لێمان بێت بە شکلێکی ئارام ئەگەر من خۆم قسە ئەەکەم ئەگەر بهێڵێت قسە ئەەکەم بەڵام بەس بام قسەکانم بکەم تۆ دوای قسەکانی خۆت فرەژنی ئاەتێکی قورئانە
هەرکەس باوەڕی پێی نەبێ لە ئیسلام دەرەچێ بە زمەرج نییە هەرکەس ممارەسەی نەکات ئەگەر بهێڵێت منیش قسەی بۆی لاتڕون بێ کاک سۆران منیش دەزانم ئەوە کەوایە بەڵام ئەمە چی بکەم لەگەڵ ئەم ئاسرانایەتەوە لەگەڵ دنیای تەکنۆلۆژی و علم و لەگەڵ زانست و زانیاری و لەگەڵ بەرەو پێشچوونی ژن و لەگەڵ کۆمەلگایە کە پێی بوترێت کۆمەلگای پێشکەوت و خوازی دوو ژن و سێ ژن من ناتوانم قبولیکەم لە ماڵەکە هی پیاوێک بێ هەر کاتێک پێ خۆش بە لەگەڵ هەر کەسێکانە بێ تۆی دیفاع لەمە ئەەکەیت ئەزیزی من تۆ هاتووی دیفاع لە شتێکەکەی کە لە دژی حەقی ژنە لە دژی حەقی ئینسانە کە تۆ یەکێکی لەوانەی کە سبێنە من گوێت لێگرمودانیشت لە پەرلەمانە ئەمە بۆ من ڕوونەکەیتەوە و دیفاع لەوەکەیت کە ساکەی کە دەرەچێت کە چەند ساڵە ژنانی کوردستان ئەیانەوێت بگۆڕدرێت تۆ جارێکی ترێت ئەم ڕەجعەتەیەوە بە دەموچاوی ژنانە تەوری بەرنامەکە ئەو باز لەوە ئەکات بەڵێ بەس ئەو باز لەوە کات کە ئەوان سەر پێکەرەکەن تۆ بەردەوام هێزت ئیسلامیەکان تۆمەتبارەکەن بەڵێ من ئەگەر بێڵێت تەنها جملەکان تاوەکەم ئەوانەی بارخانەڵێ تۆمەتی بێ بنەمان من ئەگەر بێ لە جملەکە خۆم تاوا بکەم ئەو باز لەوە کاتکالە ئەمانە هیچ شتێک ڕەبتی بە ئێمەوە نیە ئەمانە هەمووی دوورن لە شتی ئێمە بەڵام من خسمە بەردەستی کە تۆ ڕاستە بە توندڕەوی بە هیچ شتێک لەوانە نەکرا نەچۆ پێشەوە دەسەڵات نەگیرا بەدەستەوە کوڕەوتی ئیسلامی ئێستا هاتوون لە ڕێگەی پەرلەمانەوە یان لە ڕێگەی پەرلەمان و سندوقەکانەوە ئەچنە پەرلەمان جارێکی تر کۆیلەتی بۆ خەڵک و بۆ ژن و بە تایبەتی بۆ ژنانەهێنەوە بۆ کوردستان و ئازادی ڕادەربڕین لە کوردستانە ئەچێتە ژێر پرسیارە و نەگەر ئەوە کەسێک شعرێکە نووسێ بۆ بەیانی فتوایە درێت کەسێک کتێبێک تەرجەماکە بێ کتێبەکانی لە بازارە بشارێت ئەوی کێیە ئەی ئەمانە کێن ئەمانە کێن ئەزانی چۆنە ئەگەر بە مباشری لە کۆمەلگایە بڵاو بۆتەوە ینی کێ بەرپرسەلەوەی ئەم کللتورە گەشە بکە کە یەکتر قبول نەکەن من پێم وایە ڕەوتە ئیسلامیەکان پشکی شێریان بەرەکەوێت لەوەی کە کۆمەلگا بەرەو دواوە بەرن و دڵنیاشم هیچ جێکێک لە باڵی کۆنەپەرستی کە لە کوردستانە ئەوێت ئەمە بکات هیچ کەسێکیان بێبەرینین هیچ کەسێکیشان نهاتون بێن ئەمە ئیدانە بکەن بڵێن پەیکەری خۆشەویستەکەی کوردستان کە سووتێنرا من ئیدانەیەکەم و زۆر لە دژی منازامچی بڕۆ هەر خۆت بڕۆ لە فەیسبوک لە تۆڕی کۆمەڵاتەکان بیخوێنەوەرەوە چەندین سەرکردەکانیان و کادرەکانیان باز لەوەکەن کە پەیکەری بەناو خۆشەویستی کە ڕەمزێکە بۆ خۆشەویستی لە کوردستانە سووتێنراوە کامیان هاتن ئیدانەی ئەو ئیشە بکەن ئەوەشی کە بۆ شێرکۆ بێکەس ناتوانن بڵێن باشە لەژێر زەختان لەژێر زەختی خەڵکان لەبەری خۆشەویستە لەلای خەڵک ڕاتەگرم لێرە کاک سۆران ئێوە تۆمەتبارەکرێن ینی ئەوە دەیان جار بارخان تۆمەتباری کردن بەوەی کە ئێوە لە پشت ئەو کردوانەوەن و ئێوە لە پشتەوەن کە کللتوری یەکتر قبولکردن یەکتر قبول نەکردن پەرەپسینە ئەمە زۆر بەڕاشکاوی پێم بڵێ تۆ لەگەڵ ئەوەی ینی لە ڕوانگەی تۆ ماچکردنی کوڕکچێک لە پارکی ئازادی چییە؟ ینی لەگەڵین یان دژین؟ ئێمە حاکم بین جیاوازە ئەگەر حاکم بین لە وڵاتە ئەوەی لە شەریعەتمانە وەکو دینی خوا کە ئازادی هەڵبژاردننی دین بە کوفر و غەیری کوفر بە کوفر و ئیمان داوێتێ دەستی ئینسانە کە بۆی تاقی بکاتەوە کەواتە ئێوەتان قبوڵە یاننا ئەوەی کە یاسا لەم کۆمەلگایە داینا بۆ پارێزگاری لە ئاسایشی کۆمەڵایەتیمان بۆ نمونە ئەکرێتەوە میزاجی خۆت بڵێ ئەم سایدەی مرور ئاواڕوا من نەخێر هێمە خوارەوە تۆ زیانت گەیاند ئەگەر زیانت گەیان ئەگەر دەبێت بۆی قسە لەسەرەوە بکەی بەڵام زۆر ئەم ماچە پرسیارێکی دیاریکراون ئەم ماچە کە زیان بە ئادابی گشتی بۆ ئیهانەی خەڵکی ترە ڕێی پێ نادەین چونکە شوێنی ماچ با بڕواتەوە ئەگەر خۆشەویستێتی جیایە ئەگەر هاوسەرێتی جیایە هەموو شوێنی هەیە شوێنی خۆی نەدایەوە زۆر بەڕاشکاوی ئێوە دژی ئەو ماچن بەو جۆرە بەڵێ چونکە پێمان وایە کۆمەلگای ئاژەڵی ئێمە تەبەنی کۆمەلگایەکی منەظەمی خاوەن بەهای ڕێزداری سنوور بۆ دانراوەکەن چکە ئازادی کاکاوە ئازادی پێی ناوترێ ینی بەرەڵایی هەر کاکە لە دارستانیشە یاسا هەیە یاسای دارستانیش هەیە ئەبێ لێگەڕین لەبەرەوەی خەڵک پێی خۆشە سەریع بڕاو خاو بڕوا مرور یاسای دارستانەیە باشە دێنەوە سەر و گفتوگوۆیە ئەوەی کە ڕوویدا ژیانێکی ئاژەڵیە نا باشە بەڵام تۆ بۆت هەیە مەشروب لە سەیارا بخۆی سیاقت بکەی نەخێر ئایا تۆ ڕێگری لەوەی خەڵک مەشروبخوان نە ڕێگری لەوەی خەڵکێک بە سەرخۆشی حادیسە دروست نەکا ئایا نانی گەنم کە زیان بە شەکرەکە تەگەینێ نابێ بیخۆی حرامە نا لەبەرەوەی زیانی بۆت هەیە جگەلەوە یەک جوابی زۆر باشە کەواتە بەرەڵایی قبول ناکرێ ئەوش لەو چوارچێوەیە دوای ناوبڕێک وەرەگرین بەردەوام بین ناوبڕێک کورت و بەردەوام لەگەڵ تامینەرە